کاریگەریە ڕەوشە خراپ ئابووری لە هەرێما کوردستانی و عێراقی ji ئەنجامی کریزên سیاسی دیگەل بەغدایê li ser jiyana xelkê herêmê xweyaye lê diyar e ew karîgerî dê li ser sistemê xwendinê û astê zanistî yê zankoyan dirêj den begelo. Zehmetiyên ku rastî zankên herêma Kurdistanê dibin çi ne? Xanim Sonya Şêrzad Hesen mamosta li Zankoya Silêmanî mêvana Kurd Connection ew li Washington'a ji bo beşdariyê di workshopekê de. Sonya xanim zor bexêr bê. Bijî zor spas kak dixêr. Ve sistemê xwendin berêwebirdinî sistemê xwendin berêweçûnî sistemê xwendin li katêka ke qeyranî abûrî û qeyranî siyasî li herêm de heye. چۆنە تو حەز دەکەم باسمان بکەی بەڵێ کاک دەخی لە ڕاستیە باری ناجێگیری کوردستان و ئەم تەنگژە سیاسی و دارایی هەیە بە تایبەتی لەم 2 ساڵی پێشووە تەئسیرێکی خراپی لەسەر هەموو سەکتەرەکان هەیە بە تایبەتی پەروەردە ئەگە بڕوانینە پەروەردە خۆی دوو کۆڵەکەی ئەساسی هەیە کە بەڕێوەی بەرە مرۆیی و داراییە مرۆیەکە تا حەدێک هەمانە بەڵام بەداخەوە دارایەکە لەم کاتەیە و لەم زروفە زۆر کزە ئەمەش ئەکاتە بەهۆی ئەوەی کە کاریگەری خراپی هەبێ لەسەر ئاستی زانستی ئەکیید خۆیان و بەگشتیش لە سیستەمی خوێندن بەڵەوە ئەگەر خۆی بڕوانینە باری ئاسی زانستەکەی لە ڕاستیە کەم دەگمەن هەیە کە زانکۆکانی جیهان لەسەر پێوەری عالەمی کە ئەکرێ ساڵانە دەگمەن هەیە جامعەکانی کوردستان زانکۆکانی کوردستان بگاتە 10,000 لە ڕانکینە و ئەگەر غەڵەت نەم جامعی سلێمانی وابزانم ئەگاتە 11,000 بەداخەوەکەوە ئاڵم واتای چییە ینی چی بەمانێ ئەوەی باری زانستی و لەم زروفا بە تایبەتی پێش نەکەوتووە و ئەم زروفەش ئەوەنی کە تەسیری نەگەتیڤی هەیە لەسەر بارودۆخی بە تایبەتی پەروەردە بواری پەروەردە لەم کاتی ئێستا باشە گلەی هەبوو لەسەر مەسەلەی ئاستی زانستی لە هەرێم نەکرا هەرێمی کوردستان لە عێراق لەوان پێش ئەوەی کریزە ئابووریەکانش هەبن پێش کریزە ئابوووریەکان هەبوو بەڵام ئێستا زیاترە و بۆ نمونە ئێمە وەکو مامۆستایان دوای نبوونی موچە بۆ دەوری 3 بۆ 4 مانگ مەجبور بووین کە مان بگرین بەڵام کە زانیمان هیچ ڕیاکشنێک نییە هیچ گۆڕانکاریەک نییە مەجبور بگەڕێنەوە بۆ پۆلەکان لە بەرەوەی سیستەمی خوێندن بەردەوام بێت کەواتە باری زانستی بەرەو خراپترە چێت لەم باری دارایی خراپەیە و باشتر نابێت تەئسیرێکی خراپی لەسەر پەروەردە هەیە بە تایبەتی سۆنیا خانم کاتێکە کە باسی خوێندن دەکرێت یونسکۆ و یونیسیف و ئەوانە بیرت دێتەوە کە ڕێکخراوی جیهانی سەربەنەتەوەی گرتووەکانن و یارمەتی زانکۆیەکان و سیستەمی خوێندن لە وڵاتان دەدەن باشە عێراق هەرێمی کوردستان لەو قەیرانەدایە ئەم ڕێکخراوانە چی دەکەن؟ ڕێکخراوەکان لە کوردستانە تەبعاً ئۆفیسیان هەیە لە دوای ڕاپەڕینەوە تاکو 2023 دەورێکی زۆر باشان هەبوو لە سەپۆرتکردن و پشتگیریکردنی باری پەروەردە لە کوردستان بەڵام بەداخەوە لەگەڵەوەی کە ئێستا بارودۆخەکە عینی جارانە و بگرە خراپتریش بووە دەورێکی وا ئاکتیڤیان نییە لە یارمەتیدانیان بەرەو پێشچوونی بواری پەروەردە هیچ موداخەلەیەکی وا دیار نابینین نە مامۆستایان نە لە بواری پەروەردە هیچ کەسێک موداخەلەیەکی باشی NGOکان یونیسێف یونسکۆ UN هیچ دەورێکی ئاکتیڤیان نییە سەراحەتەن لە ئێستا بەشێتە بارودۆخی ئێستا وەکو جارانە و بگرە دوای ڕاپەڕین خەریکە خراپتری ژەبێت. سۆنیا خانم شتێکی تر لە هەرێمی کوردستان و بەرچاو دەکەوێتەوە بەتایبەتش دامەزراندنی زانکۆی ئەهلی زانکۆکان بچەند ناوێت هەن بۆ نمونە زانکۆی سلێمانی زانکۆی کۆیا زانکۆی کوردستان ئێستا لە دهۆک زانکۆی ئەمریکی لە دهۆک دانراوە لە سلێمانیش هەیە تەمان دەمێکە هەیە ئەمە تەجروبەیەکی سەرکەوتووە یانە بەڕای شخصی من هەبوونیان زۆر باشتر لە نەبوونیان چونکە هیچ نەبێت دەستی کار دروستەکەین businessmen and women و لە ئاستێکی بەرزە ئیشەکەن زانکۆ ئەهلیەکان بەڵام ئەگەر لەسەر ئاسی زانستی باسیکەین هێشتا نەگەیشتونەتە ئەو مەرحەلەی کە داهێنەر و پرسیارکەر و ڕخنەگر دروستکەین critical thinkers جارە نەگەیشتونەتە ئەو مەرحەلەی کە لە زانکۆکانە منافەسەی زانکۆ جیهانیەکان بکەین و زانکۆ عالەمیەکان بەڵام زۆر لە مستەوایکی باشە ئیشەکەن زانکۆ ئەهلیەکان مقارنەتەن بە زانکۆکانی ناخۆ. جنابەت لێرەی لە واشنگتن لە ئەمریکای بۆ وەرکشاپێک حەزمان دەکرد باسمان بۆ بکەیت چونکە نەمزانی بەڕاستی ئەو بەشداری جنابەت لەو وەرکشاپێت چی؟ ئەم وەرکشۆپە چەند تیمێک لە عێراق ئیشەکەین کە کارێکی خۆبەخشانەیە وەرکشۆپەکە لە ئەساسا گرانتێک کە دراوە بە University of Cincinnati لەلایەن US Embassy Public Section Affairs
ئەم جامعای سنسناتی ڕاهێنان بە چەند کەسێکێکا و چەند تیمێک کە لە کوردستان و لە عێراقەوە بەعام هێراون بۆ US و ئێمە ئەگەڕێنەوە بۆ کوردستان و بۆ عێراق و چەند تیم لە چەند ناوچێکی جێی عێراقا ئەم ڕاهێنانن دیسانەکەینەوە بە کەسانی کە بابەتەکان لە بواری public speaking, leadership skills, grant writing و چەند بابەتێکی کەن. تا چندێک بواری ئەوە ڕەخساوە چ لە عێراق کە باسەکەی چ لە هەرمی کوردستان بۆ ئەوەی ئەو زانیاریە ئەو ئینفۆرمێشن و ئەو شتانی کە ئێوە لێرە فێرە بن ئەو خەڵکانی کە دێنەوە شپەکان دێنە دەورە شتیوە کە دەگەڕێنەوە جێبەجێ بکەن یان سوود بەخش بن. بەڵێ وەکوتم ئەمە کارێکی خۆبەخشیە ئەو سکیل و ئەو بابەتانی کە ئێمە لێرە فێرە بین دیسان لە کوردستان ئەم ڕاهێنانە ناکەینەوە و پوینتە باشەکەی ئەوەیە کە هەر کەسێک لە هەر فیلدێکی جیا بێت ئەتوانی بەشداری لە وەرکشۆپانە بکا کە بۆ احتیمالە من لە فیلدی زانست بەڵام حەزکەم شتێک لەسەر لیدەرشپ بزانم بۆیان هەیە کە بەشداریکەن و ڕاهێنانەکان وەرگرن و دیسان محاولە ئەەکەین چەند کەسێکی ئاکتیڤ لە ئۆدیانسەکە و لەو کەسانی کە دانیشتوون بیان هێنینەوە ناو تیمەکە و دیسان ترێنینیان پێ بکەینەوە لەگەڵ خۆمان. سەری خانم زۆر سپاس. سپاس دەکەم کە بیتە زۆر سپاس بۆ کاتتان بژیت.